ئەمریکا لە بری ئەوەی بە ئەرک و خەرجێکی کەمتر یاسا بەرکارەکانی بگۆڕێت و بەر بە هەڵگرتنی فراوان و بە لێشاوی چەک بگرێت، خولی ڕاهێنان و کارکردن بە چەک و تەقەمەنی بۆ مامۆستایان دەکاتەوە. لە ویلایەتی یۆتا و تەکساسی ئەمریکا مامۆستایانی قۆناغی سەرەتایی خولی ڕاهێنانیان لەسەر ڕوبەڕووبوونەوەی هێرشە چەکدارەکان و چۆنیەتی فریاکەوتنی برینداران بۆ دەکرێتەوە و لەلایەن کەسانی شارەزاوە ڕادەهێنرێن کاتێک کەسێک بە چەک هێرشی کردە سەر قوتابخانە و پۆلەکانی خوێندنیان چۆن بەرگری لە خۆیان و قوتابیەکانیان بکەن. بەپێی زانیاریەکان لە ویلایەتی یۆتا بە پێچەوانەی ویلایەتەکانی دیکە هاوشێوەی هاوڵاتیانی ئاسایی ڕێگە بە مامۆستایان دەدرێت لە نێو قوتابخانەکاندا چەکیان پێبێت. ئەمریکا یەکەم وڵاتی جیهانە کە زۆرترینی هاوڵاتیانی چەکیان پێیە سەرڕای هەوڵی زۆری دیموکراتەکان و کە سوکاری قوربانیان بە ئاراستەی دانانی سنوورێک بۆ ئەو دیاردەیە. بەڵام دۆناڵد ترامپی سەرۆکی ئێستای ئەم وڵاتە لە هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردندا بەڵێنی بەدەنگدەرانیدا بەرگری لەو مافە دەستوریە و پیرۆزەیان بکات. لە ساڵی 1991 دەمادا لە ژێرناوی بەڵێننامەی مافەکان بۆ دەستوری ئەمریکا زیاد کرا. لەو مادەیەدا هەمواری دووەم هەیە کە دەڵێ مافی خەڵکی بۆ هەڵگرتن و بوونە خاوەن چەک نابێ پێشەڵ بکرێت. دوا بەدوای ئەو قەسابخانەی لە 2 تشرینی یەکەمی ساڵی 2017 لە شاری لاس ڤێگاسی ویلایەتی نیڤادا ڕوویدا و تێیدا 6 کەس کوژران و سەدانی تریش بریندار بوون. لە هەموو لایەکەوە دەنگ دژ بە ئازادی چەک هەڵگرتن بەرز بووەوە. بەڵام ترامپ وتی ئێستا کاتی چەلەحانەی سیاسی ڕێخستنی هەڵگرتنی چەک نییە. لە ماوەی کەمتر لە 100 ساڵی ڕابردوو دیاردەی تەقەکردن لە نێو قوتابخانەکاندا لە ئەمریکا سەری هەڵداوەتەوە و بەردەوام لە بەرزبوونەوەدایە. گۆڤاری جۆرنال ئۆف چایلد ئەند فامیلی ستادیزی تایبەت بە منداڵان و خێزان توێژینەوەیەکی لەم بارەیەوە بڵاو کردوتەوە و نووسیویەتی لە ماوەی ساڵانی 2000 تا 2010 لە ڕووداوەکانی تەقەکردندا لە نێو قوتابخانەکانی ئەمریکا و لە 22 ڕووداودا 66 کەس کوژراون. ئەم ژمارەیەش لە ڕووداوەکانی ساڵی 1940 تا 1999 زیاترە کە لەو ماوەیەدا تەنها 55 کەس کوژراون. بە درێژایی ساڵی ڕابردوو 113 کەس لە ڕووداوی تەقەکردن لە نێو قوتابخانەکانی ئەمریکا کوژراون و بریندار بوون. بە درێژایی ساڵی ڕابردووش 113 کەس لە ڕووداوی تەقەکردن لە نێو قوتابخانەکانی ئەمریکا کوژراون و بریندار بوون. ئامارەکانی ڕێکخراوی ئێڤری تاونیش ئەوە نیشان دەدەن لە ساڵی 2013ەوە تاوەکو سەرەتای ساڵی 2018 300 حاڵەتی تەقەکردن لە قوتابخانەکانی ئەمریکا تۆمار کراوە.